سڵاو دیاردەیەم جارەمان دووبارە دیاردەیەکە لەو زنجیرە دیاردەی کە پلانمانە لەسەر بە زیندوو هێشتنەوە و بە کەلتورکردنی کەلتوری کوردی و ئەو کەسایەتیانەیە کە ڕابەری کەلتور و ئەدەبیات و سیاسەتی کوردی. بابەتەکە بابەتێکی هەستیارە، بەڵام ڕەنگە وەک هەر دیاردەیەکی تر کە لە ڕابردووە ئیشمان لەسەر کردووە بە بۆچوونی هەندێک کەس شایانی باز نەبێت. بەڵام من لێرەوە پرسم، ئایا ئەم جیلەی کە بەڕێوەیە، ئایا ئەم جیلەی کە ئێستا ژیانەکەن و لە کوردستانە ئەژین و لە دەرەوەی کوردستانی شەژین، لە بری مەحوی و نالی و سالم و ئەحمەد موختار جاف و قازی محەممەد و شێخ مەحموود و هەر کارکتەرێکی سیاسی و ئەدەبی و ڕۆشنبیری، ئایا ئەمانە ئەناسن؟ ئایا گەر ئەمانە ئەناسن ئەی بۆ ڕەنگانەوەیان نییە لە سۆشیال میدیایە و ئەگەر نایان ناسن لە بری ئەمانە چێە ناسن؟ ئایا ئێستا ئەم جیلە عەلی مەردانە ناسێ، حەسەن زیرەکە ناسێ، حەمە ڕەشی هەرس و ئەنوەر قەراخیە ناسێ؟ و ئەگەر نایان ناسێ چێ لە بری ئەمانە ئەناسێ؟ و ئەگەر ئەو کەسانەی لە بری ئەم ڕابەرانەمان ناناسرێن، وەکو ئەو ڕابەرانەی ڕابردوومان دەستیان بە کەلتوری کوردیەوە گرتووە، یان لە پێناوی ناوبانگی خۆیانە هەموو شتێک تێگەشتێنن. بە خۆشحاڵیەوە بە میوانناری حاکم ڕزگار دادوەر زۆر زۆر بەخێر بێ. من سەرەتای بەرنامەکە باسیەوەم کرد کە بۆ یەکەم جار کە جەنابتن بینی کاتی دادگایکردنی سەدام حوسێن بە حکمەوەی کە تۆزێک خێزانەکەمان خێزانێکی شۆڕش گێڕ ئەوە بووین بە جۆرێک لە جۆرەکان دنیایەک، یعنی سیر بۆ بەڕاستی حاکمێکی کورد دیکتاتۆرێکی خستۆتە قەفەزێکەوە و دادگاییەکات. زۆر زۆر بەخێر بێ. ساڵی 2003 و 2004 بوو ئەوە. قسەم هەیە بۆ جەنابیشت بابزانم ئەم جیلە چۆنی سەری تۆ کرد. دووبارە بەخێر بێ. مامۆستا ئەنوەر قەراخی میوزیسیان جەنابیشە بەخێر بێ. بەشێک لەو گۆرانی و مۆسیقایی کە بۆتە ڕابردووی بیستنی ئێمە بەدەست و پەنجەکەی جەنابە بۆ لە ستۆدیۆچیم تەوازە هابووە. بابزانم ئێستا ئەم جیلە تۆی لەبیرە. جەنابیشە بەخێر بێ. حەمە ڕەشی هەرس جەنابیشە بەخێر بیت و سوپاس بۆ کتێبەکەشت کە یادەوەری خۆتە ئەو ساڵانەی بێژەری دەنجی کوردستان بوو کە ساڵانی هەفتاکان جەنابەت بێژەر بووی کە بەداخەوە ڕەنگە ئێستا من بەشێک لەو بێژەرانم ناو بێژەرانی ئێستام ناو مایک بەدەست، ڕەنگە ئێستا مایک بەدەستێک لە جەنابەت زیاتر بناسرێت لە ناو کوردستانە. منە پرسم ئایا ئەمە دیاردەیەکی نەشیاوە یان ئاساییە لە دنیاشە هەروایە؟ دووبارە بەخێر بێ. سپاس. با لە تۆ دەست پێ بکەم و هەر بەم پرسیارەش دەست پێ بکەم. کتێبێکت پێشکەشی من کردووە کە یادەوەریەکانی خۆتە لە ساڵانی هەفتاکان کە ئاگاتە نیو سەدە پێش ئێستا بە هەزار تەنگ و چەڵەمە و بە هەزار مەترسی لەسەر ژیانە بێژەری دەنجی کوردستان بووی. خەڵکە زانێ ئێستا کە تۆ ئەو بێژەرە بووی. بەڵێ ئینسانی دڵسۆز لە هیچ شوێنێکە بنبڕ نەبووە، بەڵام کەمینن. کاکە دەروونجان با پێ بڵێم ئەوەی ڕابردووی نەبێت داهاتووشی نییە، ئەوەی ڕێز لە ڕابردووی خۆی نەگرێت داهاتووشی ئیفلیجە، ئێستاشی وێرانە. ئەمە نەکبەتیەک کەوا تووشی نەتەوەیەک بووە، بەڕاستی ئەیادەوێت لە ناو خۆیە ئاوەشی کرد. ئەمە بەسەلەکەیە لێرە فەرمو. باش، ئێمە ئەو نەتەوەین؟ بەڵێ، ئێمە چەندەها ساڵە با بڵێن هەر لە دوای ئەوەی کەوا لە دوای بابارەکانەوە ئێمە چەکوشکاری لە مێشکمان ئاکرێ، لە دەروونمان ئاکرێ، چەکوشکاری لە هەست و نەستمان ئاکرێ،
بۆ ئەوەی کەوا دوورمان خەرەوە بۆ ئەوەی نەبین بە خاوەنی هەبوونی خۆمان لە سەرخاشی خۆمان لا نەوازیان کردوین لە سەرخاشی خۆمان نامۆیان کردوین بۆ ئەوەی کەوا ڕۆژە لە ڕۆژان هەز نەکەین کەوا ئێمە نەتەوەیەشین خاوەنی مێژوویەکی ڕاستەقینەین خاوەنی ئەو ئینسانە بەرزانەین ئەگەر هی هەر میلەتێکی با من با پرسم مامۆسایانی ئەمە پرسیارەکەم ینی ئەجنا بۆ چوونی خۆم نییە بەس ئێمە ڕابەرەکانمان ئەمەندە ڕابەری بچووک بوون و ئێستا بیرچوونەتەوە یان وەکو ینی منەمێ ئەوە بڵێم بەڕاستی بۆی کە ڕوونتر قسە بکەین بۆ بینەرەکان ینی بۆ نمونە شکسپیر لە بیری هەر تاجێکی بەریتانی و ئینگلیزە ینی ئەڵی دوێنێ مردووە بەڕاستی ینی ئەمەندە بە زیندوو هێشتویانەتەوە بەڵام مەحوی کوا بەڕاستی قازی محەممەد کوا بەڕاستی ئایا ئەم ڕابەرانەی ئێمە وەکو شکسپیر نەبوون یا وەکو شکسپیرەکانی ئینگلیز نەبوون و نەماونەتەوە یان خەتای چیەمە بە تایبەتی ئەمە هەمووی خەتای پەروەردەیە لە کەوا ئێمە لە کۆنەوە هاوارمانە کرد ئەمان و لە باخچەی ساوایانەوە دەست پێ بکەن بۆ ئەوەی کەوا هەست و نەستی ئەو نەوەیە بەرەو کللتوری خۆت و بەرەو ڕەسەنایەتی خۆبەری لە پاش ئەوە ئەمڕۆ کاکە دەروون مەسلەی ئەم تەکنەلۆجیایە کارێکی وای کردووەکەوە بە تەواوەتی لە خۆتێ دوور بخاتەوە بەرەو بێگانە بڕۆی بەرەو ئەو کللتورە نامۆیانە بڕۆی کەوە هیچ سوودێکی نییە و هیچ خزمەتی مێژووی تۆ ناکە خزمەتی خۆ ناکە ئێمە نەتەوەیەکی زۆر نەگبەتین با بڵێن دێین ڕموزی نەتەوەکانی تر بە زیادە ڕۆییەوە باسەکەین بەڵام ڕموزەکانی خۆمان پشتگوێ خراوە گەر بڕۆی و قەبرستانانە بگەڕی هەمووی خەزێنەی عەقلی ئەم کووردە ئەلەویا قەتیس ماوە کەسێک هەر حساب بۆ گۆڕەکەشی ناکە چ جای ئەوەی حساب بۆ ئەوەی کە بکە بڕاشتەکانی بخوێنێتەوە بڕوا شوێنی بکەوێت خوێنەوارێکی کورد باوک و باپیر و ئاشدا و ئابا و کچەکان و خزمی دووری یاریکەرێکی فوتبۆڵە ناسێ گۆرانی بێژێکی فەڕەنسی یا ئینگلیزیە ناسێ بەڵام هونەرمەندەکەی تەنیشتیان هونەرمەندەکەی گەڕەکی خۆیان نازانێت چیە نازانێت لە چۆوە هاتووە نازانێ لە چه ڕەگ و ڕیشەیەکەوە سەریە بەڵام ئەگەر هاتوو بڕواتە ناو ژیانی ئەو هونەرمەندەوە سیرەکە زۆر پیرۆسترە لەوانەی کەەوە دەستخۆش هەر بۆ سەپۆرت بۆ قسەکەی جەنابەت هەندێ یادگاریتان کاک حاکمەندێک کە دانیشت بین هەندێک یادگاریان باس کرد بەڕاستی کاتێک هەواڵتان خوێنەوەتەوە بە جێبێکی شەق و شڕ لە شاخێکی بەرزەوە هاتوونەتە خوارە ئەو منتیقەی کوێ بۆ کە دەنگی کوردستانی لێ ستودیۆی لێبوو لە مەمی خەلان مەمی خەلان ینی لێەوە بەبێ لای دەموشێ بە شاخێکە بە سارێک هاتوونەتە خوارەوە ینی وەراگەر ئەو چیرۆکی ئەم بێژەراگەر بێژەرێکی ئینگلیز بووە ئێستا دایان دێکۆمنتەری و دایان فیلمی گەورەی لەسەرەکرا حاکم دوای ئێمە لای تۆ ئەمێ جارێ گوێ بگریت اینجا ناوان لە من گەورەتر نەبێ بە تەمەن لە تۆ گەورەترە تەمەنیش و بەهرەش ئەمە دووشتی پێکا بارها مامۆسا بەسە بۆ ئەوەی کە جاروبار ینی سەر پارچەیەکەکرێ بە باخچەیەک و چوزانم پردێک لە سوچێکا دروست دەکرێ و خۆتەیەکی بچووکی لێ نەڵێ نەمە پردی چوزانم فلان شاعیرە فلان هونەرمەندە فلان سیاسەیە بەمە زیینەوە بنەوە ئەم کەسانە یا بەمە خزمەت بە ئایدۆلۆژیا و خزمەت بەو ڕابردویانەکرێ کە کردویانە وەڵام من سپاسانە کردارێ بۆم بەرنامە شتێکی هەستیارە بە تاکید هەندێک هەیە شکڵیاتە باش بەڵام لە ناوەڕۆکە بگەڕێ بۆی ناوەڕۆکی وانیە مەسەلا ڕەنگە زۆر باخچە هەبێ ناوی هونەرمەندێکی گەوری لێنرابێ بەڵام ئەگەر بڕێ بینی وێرانەیەەکە ڕاست یاخود قەتعی ناشین هەڵاسە یعنی
ئەو مواسەفاتی تیان نیە بەڵام ئەگەر بۆدیش بی تۆ زیاتر سەر ئەو کەسانی کە بەلای ئەڕۆن جێگەی ئەو سەرنجیان نییە بزان ئەم باخچەیە بەناوی کێ بۆ کێ کراوە و ئەو ناوانش هەندێ ناوی هەیە نامۆیە بۆ ئێمەش نامۆیە بەڕاستی لەپەر ناوێک قیت کراوەتەوە مەسەلا فڵان کەس باشاخە منی ناسم دایان کەسی کە ناسێ غیرە بێ تەفسیلێک لە ژیان نامەی لە تەرتیباتانی کەوا ئەو کەسەیە کەسەوەکو بۆچوونی تۆ چۆن مەسەلەن بتهۆڤن چۆن شکەسپیر بۆ نمونە چۆن ئەم کەسانە بە زیینوی هێڵراونەتەوە لە وڵاتە پێش کەوتووە کامل عقلەکانە بەڕاستی خۆی ئەو کەسانە ئەو کەسایەتیانە بەرهەمەکانیان ئەوە نە بە پێز بووە چۆتە ناو خەڵک کە چۆتە ناو خەڵک بایەخیان پیاوە زیاتر بە دوای خۆشییان وتراوەتەوە دێراوەتەوە بەڵام لێرە بایەخی پێنارێ بڕۆی سە گەورەتی ئیشی هونەری بکە بە پرۆسە تەقدیمی کە بڵێ ئەمە ئیشێکی وایە خزمەت بە میلەتەوە ئاگەینێ هەموو لایەنەکانی بۆ ڕووکەرەوە ئەو کەسێک کە چی بۆ لای معلوماتی نییە زۆر بە سادەیی وا جوابتەوە ساد دەکاتەوە لەوەیکەوە تو کەرتیش کە بچیتەوە بۆ لای ڕاستی ئەمە کێشەی کەلوی کێشانە یعنی بەرپرسەکان ئەو هەسی بەرپرسیاریتیان نییە چی بکەن بۆ کەسانی کەوا خزمەتێکی گەوریان کردووە لە چ لە کۆنەکانە چ لەوەی ئێستا یا ئەوەی کەوا بەڕێوە یەت چۆن بەدەمیان و بچن ئەمانە پلانێک نییە بووی کەوا بتوانن ئەمانە لە ئابێز بکرێن ڕاستە ینی تۆ باسی بەرهەمی بە پێز دەکرد یانی ئەگەر من وەکو خۆم نەکۆکو بەرنامەکە گەر ڕایەکی خۆمم هەبێت ینی من بەشێک لە ئیشەکانی شکەسپیرم خوێنێتەوە و زۆر سەرسامی مەحویشم بەڕاستی یانی ئەگەر بەراوردکاریە بکەی بەڕاستی مامۆسا حەزەکەم ڕائێک لەسەرم قسەی من بی جەنابیشت یانی ئەگەر بەراوردکاریە بکەی ینی تەکنیکی نووسینی مەحوی و ڕوئیا و خەیاڵی مەحوی بەڕاستی ئەوەندە قوڵە ڕەنگە نەکبەتەکەی تەنها ئەوە بێ کە کووردە بەڕاستی ینی نازانم هاوڕان لەگەڵ مایان من لەو بڕۆیان ئەمسانی نالی و مەحوی و ئەمانە تۆگەر چیتە قوڵایی ئیشەکانیانەوە زۆر گەورەترن لەو تەسەوری ئێمە با بە سادەی لە بەنامێکەوە باسی بکەین یا لێ بکۆڵینەوە یا ئەوانەی کە لیان لە کۆڵەوە لە ئیشەکانیان دەرەقەتی لێکۆڵینەوە ئیشەکانیان نان بەڕاستی وایە یعنی هیچ وەکو نالی معجزەی کە خوا دروستی کردو بۆ میلەتە بەڕاستی مەحوی عین شت پیرەمێدە عین شت مەولەوی عین شت ینی کەسایەتیە گەورانە کەسایەتێکن دووبارە نابنەوە ڕاست جا چەندێ باەخراوە پێیان ژیان نامەیان کارەکانیان بکرێ بە بەرنمەیەک لە ناو قۆناکانی خوێندرگا خوێندرێت بۆیکەوە جیری تازە ئاشنا بن پێیان ئەوە ئەگەرتو ڕاستە خۆی بەشێکیش لەوانە مامەسایانی ئێمە هەمومان مناڵی خۆمان بیرە بەڕاستی حاکم ینی بە تەکنیکێک ئەکرێ بە بەشێک لە دراسە ئەمەندە ناخۆشەکرێ تۆڕقی لێ بێت لە جێت لە بریەوەی کە خۆشێ بێ بەڕاستی با ڕازگۆ بین بەڕاستی یانی ئێستا بەشێک لە مناڵانی ئێمە مناڵی خۆمان ینی بە جۆرێک و ئەدەبیاتە کرابوو بە دراسە ئەمەندە ناخۆش بوو لامان بێتاقەت ببووین لێ ینی ئەو تەکنیکە ینی پێویستی بە تەکنیکێکی مۆدێر نەبووی کە وا لەم خەڵکانە بکات کە وا لە مناڵ بکات کە ئەم ڕابەرانی خۆی خۆش بێت بەڕاستی بۆ ئوسلوبە نەخراوەتە بەرچاو بەڵێ کەسانێکی نەشارەزا یاخود بە مەسلحەتێکی خۆی هاتوۆتە پێشەوە توێتی من ئەمە ئەەکەم بەڵام چۆنێکە وەکو پرۆسەی پەروەەردە دەستی ناوەتێکەوە جیلی پێ بکەیرێ وا هیری کردوکەوە ئەم ئیشەیە تێگەری و مکافاکەی وەربگرێ باشمە زۆری فەرقە لەگەڵەوە کەەوە هەستێکی بەرپرسیاری تۆ بچی بەدەم ئەو شەوە کەەوە هەستێکی نەتەوایەتی بێ هەستە بێکەوە لە ناو دڵ و دەروی خۆ تا بکڵێ بۆی کەوا جیلی تازە بەو شێوازە پەروەردەکرێت زۆری فەرقەلەوەیکەوە ئامادەکردنیی شکڵی بێ یاخود بۆ لە کۆڵکردنەوەی ئیشەکە بێ ڕاست حاکم پاکێجێکمان ئامادە کردووە ڤیددیوەکمان ئامادە کردو حەسەکەم دوای ئەو ڤیددیوە قسەم بۆ بکەیت لەسەر ئەو ڤیددیوەیە کە بەڕاستی ڕەنگە بۆ بەش ینی بۆ هەموو کورد زمانێکی جددی ئازار بێت بەڕاستی ئەو ڤیددیوە بابینر. لێرە کۆمەڵێک کەسایەتی پیشانەدەین کە کەسایەتین لە مێژووی کووردا هەبوونە و ڕۆڵی گەوریان هەبووە. بزانین ئەیان ناسیت؟ بەفەرم ئەمە چێ؟ ئەمە چێ؟ لاوەژ ناناس ئەمە چێ؟ ئەوە حەسی قەرداغینە؟ ئەمە چێ؟
بريطانيا بعبد الكريم درج ذاتي لساني ئەمە چێ؟ والله اوج نازم گۆرانی بێژ وراني بيجا عربة والله بقرآن ليس لو دم نازل ئەوە دەناسی؟ نخير ئەوە دەناسی؟ أوزع ناس شاعرە لا الناس ئەوە دەناسی؟ عوي هنا ناس لێرەدا چەند وێنەیەکت نیشانە دەین کە وێنەی بزانم ئەیان ناسیە وێنانە نامێ بڵێم چێنیان چێنین باش نییە بزانم تا چنێک چێ دەناسیتەوە لە وێنانێ باشە بۆ نمونە ئەمە چێ نایناس نایناسیت نامناسیە ئەمە چێ ئەوەش نەبینیەوە زۆر باشە دەچینە وێنیشت ئەمە چێ وەڵا ئەوەش ناناسم نایناسیدا بەڵێ ئەی ئەوە ئەوەش نەدیتێ وەڵا ئەسوانیە لە سەپارەی دازای دەردەچی نا ئەوە هەو نییە ئەوە شاعری چ کووردە تمزانمەی ناسی نایناسم ئەی ئەمە چێ ئەوەش ناناسم ئەمە چێ باشە ئەی ئەمە بۆ داسانەکەمە گۆرانی بێژە قديمة بەڵێ قديم هيك نظام استابلي حميدة زان ئەوە یان نالیان مەحوەیە باشە ئەمە چێ نالیە ئەوەشیان ناناسم گۆرانی بێژە کووردە ناسم ئەمە چێ ئەوەشیان نایزانم ئەمە چێ ئەوانە کوردن بەڵێ کورد نازانم ئەوانەش ئەوانە زۆر قەدیمن شەرگۆ بکەسە نا ئەمە چێ قازم هەمانە ئەمە چێ خالید بەگۆ نا گۆرانی بێژە گۆرانی بێژە لە کۆنەکانە کۆنەکان هەولێریە دەستخۆش حاکم چێڵێت بەڵێ چیت بیت چێڵێ دوای بینینەوە ڤیددیویانە بەڵێ ڕۆژوی هەموو لای قبول بێ ئیشەڵا ئیشەڵا. ڕەمەزانیان پیرۆز بێت بەرنمەکەتان گرنگە ئەم وەلەو تەسەورەکە ئەم خەڵکی مختصر هەبوو لە من لەوانەیە بۆ بەرنمەکە باشتر بوو هەڵبەت بەمەبەست جەنابتمان هێنا و ئەزانین کە ئەم بابەتە تۆزێک لە کووردا اختصاسی کەمە جەنابە دۆکۆ حاکمێت کە لێرەی ئەم لوتفەنوان ئەم بابەتە فرەڕەهەندە ینی پەیوەندی هەیە بە کەلتور پەیوەندی هەیە بە ڕۆشنبیری پەیوەندی هەیە بە مێژوو پەیوەندی هەیە بە تربیە و پەروەردەیەکی هەم مەدرسی هەم کۆمەڵایەتی هەم سیاسی باش بێگومان مێژووی میلەتان پڕە لە ئینتیکاسە و لە سەرکەوتن لەوانش مێژووی خۆشمان باش کەسایەتی گەورە هەن و کەسایەتی منتیج هەبوون و خەڵکی بارەمەند هەیە دەبێت ئەم بەهرانە ئەم توانایانە ڕێزیان لێ بژیرێت و نەوە بەنەوە نەقڵ بکرێ بۆیان باش باسی شکسپیرت کرد من کاتی خۆی لە ساڵی 2005 چوومە ستراتفۆرد ئەو شارەی کە ماڵی شکسپیری لێیە بیستم کە ماڵی شکسپیر لەم شارەیە چۆم ماڵەکە بەشێکی تقریبا نزیکی 500 ساڵێک پێش ئێستەیە خانووەکە بەشێکی لە خانووەکە ئاساسی ئەوەی کە کاتی خۆی ماڵی باوکی تیاب بووە تا ئێستا بەشێکیان هێشتوتەوە تاوان پێش فراوانیشان کردووە و هەموو بەرنمەکە ئەو بەرهەمەکانی و زۆر وێنەکانی و نامەکانی بە شێوەیەکی جوان تایە پارێزراوە
ئەو ژوورەی کە لە دایک بووە شتێکی سووەریان دروست کردووە ئەمە لەم ژوورە لە دایک بووە ئەوە شوێنی خەوتنی بووە شوێنی باوکی دارتاش بۆ دارتاشیەکەی و ئەداواتی دارتاشیەکەی تایسەر لە دوکانەکەی هەر بۆ خۆی احتیفازیان پێکردو پاراستویانە و بە هینیژە چویتە ژوورەوە بە بلیتە چویتە ژوورەوە لە گۆشەیەکی شە هەندێشتی توحەفیەتی شاندانا بوو کە یان فرۆشت لەگەڵیا من ئەو کاتە لە دەفتەری چانداناوە بۆ هەموو کەسانی کە شتە نووسن هەندێک شتم نووسی یەکێ لەوانەیە کە هات بە بیرماوتم باشە ئێمە بەهرەمەند و هونەرمەند و توانارکانی ئێمە بۆچی ڕێزی لێ ناگیرێت لەوانە هات بە خەیاڵما من نالی و مەولانە خالید کە وتم ئەمەش کە سپیرە ئاوا پارێزراوە تا ئێستا زیندووە دوای پێش 500 ساڵ بەڵام بەهرەمەندەکانی ئێمە و شاعیر و تواناکان و سیاسیەکانی کە خەمی ملەتیانە ئەمانە ئەڕۆن و بە پێچەوانەشەوە زۆر جار دوورەخرێنەوەیە دەرەکرێن ینی نالیش و مەولانە خالیدیش پاڵیان پەیوەندراوە لە سلێمانی کە کاتی خۆی نیانتوانیوە هەڵبکەن بە تەواوی لەبەرەوەی بارودۆخەکە بۆ جۆرە نەبووە کە تایە بتوان بمێنەوە یا گەشە بکەن ئەمە کێشەیەکی دەرونیشە لە عینەن کاتە ئێمە بۆچی واین بۆ ڕێز ناگرین لە مێژوو ئەمە پێویستە ینی دیراسەیەکی قوڵی زیاتری بکرێت ئەمە علاقەی هەیە بە حەسادات بە غیرە بە کەمی ئینسان شعور بەکەمەکەین ئێمە کە یەکێکیت لە خۆمان بەتواناترە بینین ئەبین بە دوژمنی یا کەم یەکەینەوە بە تایبەتی کاکە دەروون ئەم بابەتە لە ناو مامۆستایان هەر یەکە لە اختصاسێکی خۆیانە ماشەڵڵا هونەرمەندی زۆر گەورن لە ناو بابەتی اختصاسەکانە ئەم کێشەیە سەرهەڵەدات کە ڕقیان لە یەکە بێت بچۆرە ناو زانکۆ هەندێک شتە بینی مامۆستایانی زانکۆ ئەبینی توانای جیاوازی تێدا هەیە لە لای ئێمە لە باتی ئەوەی ئەو توانایە زیاتر بخەمڕێنێەوە زیاتر پەرەی پێ بدرێەوە زیاتر هەان بدرێت و زیاتر وای لێ بکرێت کە ئەم فراوانی بکات توانە و بەهرە و هێزەکەی خۆی ئەبینی تووشی ئینتیکاسەیەکەن لای ئێمە خەڵک ئەم لایەنە دەرونیە ئەبێت دیراسەیەکی ورتری بکەین لە پەروەردەوە مامۆستایان ئاماژیان پێدا حاکم ینی ئەو ڤیددیوێ بۆ نموناگەر تۆ کەسێکی بیانیت لەگەڵا بێت یا کەسێکی بیانی سەریان بەرنمەیە بکات یعنی چی ئەڵێت یعنی ئەمە سوچی چەیە کە ئەم جیلە خۆ ڕەنگە مامۆسانۆر کاک حەمەڕەش یعنی خۆ ڕەنگە بەشێک لەو خەڵکانش نەحەقیان نەبێت بەڕاستی یعنی بە جۆرێک زمینە سازیان بۆ نەکراوە ئەم کارکتەرە ئەم ڕابەرانیان بناسنەوە بەڕاستی بە هەموو کەم و کوڕی و بە هەموو گرنجەکانیانەوە بەڕاستی یعنی مەحوی پیشانەی وەلەو بەشێک لەو وێنانە وێنەی خەملەنرا و دروستکراون بەڕاستی بەڵام مەحوی پیشانە ینی شێ مەحمونا ناسن بەڕاستی قسەکە چییە ئەمە بە بۆچوونی جەنا بە مەترسی هەیە مەترسی کۆمەڵایەتی مەترسی قەومی هەیە بەڕاستی بەڵێ مەترسی هەیە ئێمە هەرچی کاڕێتە بابەتێک ئەڵێ بابە ئەوە کۆنا ئەمە نەوەی نوێ بێ بەم جۆرە تەسەڕوفکەن ڕێزنەگرتن لە توانا و خیبرە و ئەزمموی ڕابردوو ناتوانرێت خەڵکێکی ئەمڕۆ پێشکەوتوو دروست بکەیت لەبەرەوە ئەبێت کە باسی جیلەکەین جیلی پێشوو نابێت ڕەفس بکرێت پێش ئەو نابێت ڕەفس بکرێت ئەم ڕەفسکردن و ڕەتدانەوەی جیلەکانی پێشوو ئەو ماڵکاو لێ لێتکەوێتەوە کە ئێستا لە ناو ئێمە جۆرێک لە شپرزەیی هەیە لە احترام حتا لە ئەبینیت بینایەکانمان مەسەلەن لە وڵاتانی کە ڕێز لە کەلتوری خۆیان و لە نەتەوەی خۆیان و لە سەروەری خۆیان ئەگرن ئەو خانوانەی کە هەیە بڕۆ لەسەر دیوارەکەی نووسراوە 200 ساڵ پێش ئێستا 400 ساڵ پێش ئێستا 600 ساڵ پێش ئێستا ڕووخاوکرا بە گەراجی سیارە لێرە کرێ بە گەراجی سیارە بۆیە ئەم بابەتە بابەتێکی ئینسانیە بابەتێکی وجدانیشە یعنی پێویستە ویژدانن ڕێز لە توانا و بەهرەی خەڵکانی پێش خۆمان بگرین ئێمە و پەرەی پێ بدەین و ئەو ناوە بە زیندوی بهێڵێتەوە نەگوەکو دروشم هەر بەدروشم بە زیینوی نەخێر ئەبێ ئێمە ئەو توانایە چۆن ئیسیسماری یەکەین لای خۆمانەوە لە هەموو مەجالەکانە خۆ خەڵکی بەتوانەمان زۆر بووە بەڵام ئێمە لە بریەوەی کە تواناکان زیاتر احترام بگرین لە وەختی خۆیان کە لە ژیانایە
محارەباکرێن ئەوانە بەداخەوە و دەتوانم بڵێم زۆربەی ئەو کەسانەی کە توانایان هەیە ناچار بوون بچنە دەرەوەی ڕابکەن بچنە دەرەوەی کوردستان لە بۆ ئەوەی بەهرەکەیان بەهێز بکەن ئەگەر سەقافەتەکان بەس بە تەنها سەقافەتی ناو ئێرە بێت ئەبینی لە چارچەوەیەکە هێڵنەوە جگەلەوە بەڕاستی بابەتێکی گرنگی تریش هەیە کە ئەویش مەسلەی سیاسەتە حیزب ئەگەر 100 ساڵی پێش ڕابردوو بکەین بڵێن لە ئەحزابی نەتەوەی و ئەحزابی اشتراکی و ئەحزابی دینی و ئەوانە لە 100 ساڵی ڕابردووە کۆمەڵیان بەش کردووە دابشبوونێکی نائاسایی ناسروشتی و تواناکان و بەهرەکانیش یاعترافی پێ ناکرێ ئەگەر سەر بە حیزبەکەی ئەو نەبێت ئەمە یەکێکە لەو کێشانە تۆ هەرچی بیت کە لە پێشە بیر لەوا کاتەواڵێ بزانم ئەمە ئینتیمای حیزبیم کەسە حیزبی من چێە ئەم ئینتیما حیزبیە ئێستا وای کردووە کە تواناکان ڕێزیان لێ ناگیرێت هەیە هیچ حیزبێکی نییە بەڵام زۆر بەتوانایە لەوانەی کە پارەتی تا سەرفەکرێ و لەوانەی کە ڕێزی گیرەوە ئەبرێتە پێشەوە ئەمە پێویست هەیە بە تەوەجوهێکی نەتەوەیی ویژدانی بەهرەمەندی پاراستنی بەهرە ڕەنگە هەندێ وەزارات وانە کە فروعیان هەیە لەو بار مزەوەکو ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیری یان ڕێکخراوەکان ئەمانە دەبێ ئەو بەهرانە ئەوەی کە هەیە ئێستا هەوڵ بدرێت پێش بخرێت و ڕاستیان بگیرێت بۆچوونی جەنابەت باسی ماڵەکەی شکسپیرێک هەڵبەتە نمونەی زۆرە ماڵی شکسپیر هەیە خانۆکەی چالنی چاپل هەیە ماڵی بتهۆڤن هەیە کامانە هەمووی پارەی پێپیانکرێت بەڕاستی و اینجا زینوشیگر لە کوردستانە هیچ شوێنەکەی لەمە این هیچ ماڵێک لەو ماڵی و کەسایەتیانە ماوەتەوە من نازانم من ئێستا لەم مەبەسمە ینی ئەوە کاڵی نازانم مەبەسمە چکە لە سلەیمانی و چیتە لە کوردستان و چیتە بەریتانیا چیتە ماڵی شکسپیر بەڵامەگەدی شێخەیە ئێستا لێرە قەیناکەوە مەزارێکی دینیە و لەبەر ڕەنگە مرکزە دینیەکەی هێشراوەتەوە هەندێ مەزاری دینیمان هەیە لەوە دواوە ماڵەکانی تر ئیتر شتی زۆر کەم و نادر هەیە ئێستا محاولات هەیە ناوەکوتر ناوەڵە من نایبینم ئەوە هەبێت و لە ڕاستیە پێویستە ئەمە ئەم بابەتە ینی ئەم ڕژانەی لای جەنابتەوە ئەبێت ئیعادە نەزەر بکرێتەوە لە تربیەوە جارێکی تر بۆچی ئەوانە ڕابردووی خۆیان ڕابردووی کەسە بەتوانەکانی خۆیان ناناسن و بۆچی ئێمە شعرێکی نالی ئێستا شعری نالی وا هەیە من ئێستا تێی ناگەم ڕاکێ چەند جاری خوێنمەوە تا ئێستا جوانە و تازە ڕێک وایە تا ئێستا شعرەکە تێی نەگەشتومە تا ئاستی ئەوەی کە ئەو شعرە جەنابی مامۆستا باسی کرد ئەڵێ بەهرەیەکردمەخوا هەندێک شعر هەیە مەسەلەن حتا لە شعری نوێشمان هەیە کە ئەمانەش خەڵکی بەتوانان بەڵام ئەم توانایە ئەبێت دەمج بکرێت یعنی بەریدا بنەوەکان ئەبێ بیدەنە دەست یەکتر و سیاسەتیش دەبێت لەسەر لە بەهرە بێتە دەرەوە احترامی بەهرە بگیرێ احترامی توانا بگیرێ وەکو توانا وەکو بەهرە بەدەر لە ئایدۆلۆجیا و لە دین دەستەکانە خۆش بێت سەپۆرت بۆ قسەکەی جەنابەت بەشێک لە ڕابەرەکانی پێشوت بە هەم لە ئەدەبیاتە هەم لە سیاسەتە ئەوانەی کە با بڵین بە زمانە گشتێکە پیانەوتن کۆنە شوێعەکان لە بەرەوەی کە حیزبەکان حەزمێکی کاریگەر نەبوو وردە وردە هەمویان کەبوونەوە و بەشێکی زۆریشان هەرناوی نەماوە مامەسا لەسەر ئەو ڤیددیوێ چیم پێڵێ ئەوە دەلالەتی زۆری تیا هەیە بەڵام ئەوەی منێ خوێنمەولوێ پرۆسەی پەروەردە وەک پێویست نێت بە ڕێوە دوای ڕاپەڕی مەتایبەتی چکە ئێمە کە دانچین بڵین نەتەوەیەکین وەکو نەتەوەی کورد ئەبێت لە بوارەکانی ژیانی خۆماندا هەموو شتەکان فراهەم بکەین بۆی کەەوە نەوەی داهاتوو کە هێتە پێشەوە زانیاریی باشی هەبێت لەو بوارانەدا ئەم شتانە ناخوێنرێتە لە قوتابخانەکانە مەسەلا ژیانی لە هونەرمەدانە بڵێن ژیانی چوکایی چوکعلی مەردان چۆکو تارتۆفیقی چۆکو ساعلی ئەزغەر و چەندینی تر وەکو ئەوانە لە مۆزیکزانەکانە تای سەمە لەوانەیە کەس لای قادیران لەبیر نەمابێت قادردیان کێ مامۆسا ماڵ و حاڵی ئەمانە بە تایبەت بابم اختصاسەکەی جەنابە باسکەم ماڵ و حاڵی بەشێک لەو گۆرانی بێژانە پێم وایە بێ ماوە ینی بۆچی ینی پێدوانیە بۆچی ناکرێتە مۆزەخانەیەکی بچوو بۆی کە خەڵک سەردانی بکات ینی نزیکترینیان پێما بێ ماڵی مامۆسا کەریم کابان
ڕەنگە لە 20 ساڵی ئایندا ئەویش ببێتە ینی ڕەمزێک بەڕاستی هەتا ماون بەڕاستی ماڵی مامۆستا شێرکۆ بێکەس وەکو لە بەرنامەی ڕابردوومە چەند بەرنامەی پێشتر باسمان کراڵێ کتێب شتەکەی هەر ئەسپی و ئەوە تیاوە بەڕاستی کاکە دەینومەی ئەوێ دەشتانە مەسەلا تۆ کەڵێ ئەیکەم بە مەتحەفێک پێداویستی مەتحەفێک ضروریاتی هەیە ئەو شتانە چۆن احتیفاسی پێ بکەین وادی وای پێوەکەیکەوە ئەو کرم هەڵنەهێنێ یا کەڕۆ هەڵنەهێنێ یا ئاگاداری بکرێ وەکو مامۆستا فەرمیش چۆتە ماڵی زۆر هونەرمەند لە ئەوروپا ینی کاڕوویتە ئەوێ هەستەکەی هونەرمەندەکە زیندووە لەلات ئەوە قەروێڵەکەیتی ئەوە پیانۆکەیەتی ئەوە لەوحەکانێتی ئەوە ژیانی وا ژیاوە وایە هەمووی تەفسیریش نووسراوەتیایە بەڵام لێرە کێ ئەوە ئەکات یاغی دەسەڵات حکمی دەسەڵاتدار ئەوە توانیە بەدەم ئەو شێوە بڕوالەوە ینی ئەوە من ئەڵم ماڵەکەی خۆم تەرخانەکەم بووە بەڵام کە دەینوی نێرێتێ بەکەڵکی چییە پاش بینێک کە ڕۆ هەڵی هەرادا نەوەک پەتایە بڵاو بێتەوە لە ڕێ ئەو پەتایەوە دنیای کێشە دروست بێت دایەخی ڕاستە ینی من بەلانی پەیوەندیدارە لەم ینی خۆزگە بەشێکی لەو بندیوار و بەشێکی لەو خەڵکە تێڕوپڕانی بە پلێ عەقید و ڕاید و چی خانەنشی نەکرێن و پاریانە هیرێتێ بەشێک لەمانە هەر لانی کەم بۆی کە بێ ئیش نەبن ئەلەم جۆرە ئیشانیان بۆ بدۆزنەوە هەر 4-5 کەسێک بەڕاستی هەر یعنی خۆماڵێکی وە 5 مۆزەفی بەسە مامۆستا 5 مۆزەف ڕۆژانە پاچی کاتەوە و چوزانم احتیفازی پێوە بکات لەژێر ڕێنمایی حکوومەت و لایانی پەیوەندیدار و خەڵکی بەرپرسا ڕەنگە تاریخی قورس نمونەیەکی بچکۆ لێ پێ بڵێن باش ئێمە لە ساڵی 1960 تیپی سێمانیمان دروست کرد لە پێش ئەوە شارە هەبووین بەڵام بەنەوە عەجیتر باش ئەو بینایی کە گرتومانە لە بینای تۆفی قەزازا بوو باش بینایەکە ترشیاتی ئافرۆشیە تا ئەنوا عشقاڵشی پیافرۆشە نازانم چییە ینی ئەو بینایە مەفروزە بکرێت بە مەتحەفێ بەڕاستی چکە تیپی سێمانی ئەو ڕۆڵی هەی بووە کە ئەو ڕۆڵیشی هەبووە لەسەر توانای ئەندامەکانی خۆیان هیان بووە خۆیان ویستویانەوەکەوە کەلتوریی جوان مەسەرەن بکرێ بە مەتحەفێک سەپۆرت بۆ قسەکە بە مەتحەفێک ناوی ئەو گۆرانی بێژانی تیا هەڵواسی ڕسمەکانیانی تیا هەڵواسێ کاسێت و شتیت و قەوانەکانی زۆر هەیە لەو ڕوانەوەکەوە جێگەی باسکردنی نێرێرە ئەگەر باسی قورسەوە مامۆساوە بکرێشتی چوە زۆر بۆ حکومەت زۆر ئاساییە ڕاستە هەمەڕەشی هەرس حەزەکەم ڕای تۆش بۆ ڤیددیۆ وەرگرن بەلای منەوە مەسلەی کۆک و کاگەنۆڕڵێ مەسلە پەروەردەیە بەڵام پەروەردە بە تەنیا مەکتەب نییە باش پەروەردە پشتگیری بۆ قسەکەی جەنابەت ینی خۆ بەشێک لەوانەش بەشێک لەو کارکتەرانە شۆڕشەکانی شێ مەحموود شێخ سایدی پیران بەشێک لە دراسی خوێندنا هەیە بەڕاستی بەڵام هەر ناناسرێن بەڵێ مەسلەکە بەڵێ بە بەشکڵێ ڕاست مەسلەکە خێزانە خێزان دەورێکی زۆر گەورەی هەیە بە تایبەتی دایک و باوک اینجا با بڵین خوشک و برای گەورە بۆ ئەوەی دوای خۆیان بەڕاستی ئەمانە تەسیرێکی زۆری هەیە ئێمە بەهۆی پەروەردەیەکی ڕێک و پێکەوە ئەو کاتە پەروەردەی ڕێک و پێکە بوو ئێستا پەروەردە بۆ بە حیزبایەتیش مامۆسایەک باسی حیزبەکەیەکە لەوانەکانە باسی شتیوە ئەکات بە هیچ جۆرێک لەگەڵ پەروەردە هیچ مەساسێکی نییە ئەمە ئەوەیە اینجا دڵسۆزی ئەو خێزانە بۆ نەتەوە ئەوە ئەگەیەنێکەوە ئەو کەسە بۆچی ئەو ڕموزە ئەو ئینسانە پێشکەوتوانە ئەو ئینسانە جوانانەی پێش خۆی ناناسێت ئێمە وا پەروەردەکرا بووین لە قوتابخانەش و لە ماڵیشەوە کە ڕەفیق چالاکە بەبینی دەسیم ماجە کرد نووری وەشتی مەبینی دەسیم ماجە کرد سمکۆ عەزیز بورهان مەسرف هەموو ئەوەش لە پێش ئێمەوە نەبوون بەڵام دەسیمان بەش چونکە ئەوەی ئێمە ئەمان کرد لەسەر ئەو ئەساسە بوو کە ئەوانی تیا بوون لە مانچستەری بەریتانیا برادێک ئێمەی داوت کرد منیشی تیا بووم بۆ ئەوەی کەوا مۆنۆدرامایەک پێشکەشکەم مۆنۆدرامای بێفەڕم لەوێ پێشکەش کرد سیرەکەم منەوە کاتە نەئەهاتەوە سلەیمانی لە کەنەداوە ڕۆشتە بۆ ئەوێ سیرەکەم جەماعەتێک گەنجی لێ ئەوانی ژاتە بوون مەسرحیانە کرد ئەیوت ئێمە و ئێوە وتم ئێوە چێن و ئێمە چین وتی ئێوە جیلی کۆنن ئێمە تازەین سیرەکەم بە تەواوەتی ئەماناتە دواوە ڕەفزی کردووی هەر چۆنێک پێم ئەگەیانە و کاکە ئێمە حسابێکی وامان کردوکەوە تۆ لەسەر ئەو ئەساسەوە ببی بەم ئینسانە تێکۆشەرە بەم هونەرمەندە گەورەیە نێ سەلمان
ئاماج مەردۆخی هەبوو مەسئولی ئەو فێستیڤاڵە بوو مەسئولی ئەو کۆمەڵەیەش بوو سیرەکەم پاژەوەی کە سەیری بەردامی فێستیڤاڵەکەم کرد سیرەکەم ناوی منی ئینتاجەکەی من بەرهەمەکەی منی خسۆتە دوای دواوە کاگاماجەوە بۆ منە لە دوای دواوەدانەوە خەریب و یعنی بەڕاستی عاجز بەم لێ تیکا حەمەڕەشی هەموو بۆ ئەوەی تۆیە ئەوانەی پێشوو ئەگەر ئەوەی تۆ ئەوەڵجار لێرێن ئیتر خەڵکەکە هەمووی ڕاتەوانە ئەوانە هەرسەی ناکرێت تەوتم بۆ هونەرمەندە گەورەیە بڵێ ئەوە من تێگەیشتم بەڵام ئەو هونەرمەندە گەورەیە تێگەیەنە تێگەیشت مامۆسا ئێوەمانان نەمیشەوات ناوتانە بەمیانی ئێوەمانان سەروەتێکی نیشتیمانین و ئەم بەرنامەی ژۆک و کاک حاکم باسی کردیانی هیوادارم دەستپێکێک بێت بۆ شڵەقانی ئەم گۆمە و ناسانی کارکتەرەکانی ڕابردوومان و ئیشکردن بۆ ئەم کارکتەرانی ئێستا لە ئێستاوە یاخوا تەمەنی ئێوە درێژ بێ بەڵام لە ئێستاوە ماڵ و حاڵی ئێوە حکومت بەو چاوە سەیری کات کە ڕۆژە لە ڕۆژان ژیانتان جێهێشت ماڵەکانتان بەزینوی بمێنێتەوە بەڕاستی بۆ جیلی ئایندە و بۆ ئەوە سوتفەی کردووە یا سوتفەی کردووە تووشی حاڵەتێک بی خەڵک دەدناسێ یا جیلێک دەدناسێ ئازارێ بە من بەڕاستی ئەوەی کە کردو بە بوجدانی خۆم ئاسووداکەم ئەو کەسی کە نامناسێ من یەک زەردەخەنەی بۆ کە بووە ڕۆم بڵێن چی یعنی دەردی بینەکەڵێ قوڕی شۆکەی بەزەر خۆتە ئەوە کەرەسەکەتە ئەبێت تۆ لەم کەرەسەیە دیسانەوە بینایەکی جوان هەڵچلیت و بۆ ئەوەی کەوە کورد لە ناویا بە مێژوویەوە بە سەقافەتەوە بە کەڵچەریەوە بە دیاردەیەوە بە هەموو شتێکەوە ئاسوود دەبێت لە داویە دەستخۆش مامۆستا تووشی و حاڵەتە بوویت وڵا زۆر حاڵەتەیە لەو حاڵدان توش مەسا من شتێکی خۆشەوە بگەڕەوە باش لەختێ بەرنامەکەش باش ڕۆژیان بە تەکسی سوای تەکسێک بووین لەگەڵ یەکدوان لە ئەندامەکانی کوری پیکی ژیان بوو هاتیینە خوارەوە بۆ بیناکەمان تەمەنیمان هەبوو سەفەرمان هەبوو بۆ هەولێر لە ڕێگە ڕادیۆکەی کردو کابرای سایق گۆرانکی کاولی لێە میشاوە خوای گیان گۆرانی چییە لێ ئاتۆم بۆ ئەمە گۆرانی لێە تو کاکەوە بۆ گۆرانی لێ تۆ گۆرانی بۆ خەڵکە لێ یاخود بۆ خۆتی خوا ماوەسا کاولیەکان زۆر خۆشن ئەوە تۆی حەزی لەو شتیارە وەڵا ئێوتمە خەر شعوری ئێمە ڕاگرێ مە حەزمان لێ نییە وڵا سوک دەسیە ڕادەکە قسێ سەر محەتەیەک دەستی لەسەرەوە سا گۆرانکی حەمە ڕۆف کەرکوچی بوو ئێوتمە ماهوەتر هەر باشترێت خۆ گۆرانکی کوردی و بۆ ئێمەش بیستومان و حەزەکەی لێوانە و دوای تۆزی کە ڕۆژینەوە لایەکم لێ کردوتم کاکە تۆم لە ناسی ئەوە سەری کردم وتی نەوەڵا وتم ناوی ئەنوە قەراقی بیستووە نەوەڵا بەس بیستومە ئەوە سەیرکی کرد بۆ دووارە وەکو بڵێ بزانێ ئایا ئەم ناسییان نامناسێتەوە نێناسیمەوە لە حاصل وتم ئەو ئاوازەم من مۆسیقی قشتم بۆ کردەوە وتی تۆ یعنی تۆ ئەنوە قەراقی وتم بەڵێ داعفوم کە بە خەڵک تۆشم خۆشوێ يعني ئەوە بەحسابی قسمی ڕیزی کاولەکانەوەکەوە ئەو خۆشی ئەوێت لەوەش منی خۆش چووکە ئحراج بوو ئاچی بوو طبعاەوە کاسبێکە بە ڕۆژگارە بنعلم بە سیارەکەیت و ئەڕوا دانیشتی وا ڕوویاوە لەوە حاڵتانە بەڕاستی من لێرەوە بە وەزیری پەروەردەڵێم ئاگایەکە لە ینی سەرێکی بە تایبەتەم خوێندنگە ئەهلیەکان بکەن بەڕاستی ینی خوێندنگە ناحومیەکان بکەن بەڕاستی سیرکە مناڵەکان ئەوەندە ئاشناکەن بە کارکتەرە ئینگلیز و بۆنە ئینگلیزەکان فڕیان بە کوردیەوە نەماوە ئەسڵەن ێستا بەشێک لە سەقافەت و بەشێک لەوەی کە وەکو لە بەرنامەی ڕابردوو شتا چەند بەرنامەی ڕابردووە باسمان کردیان یەکێک لە پۆز و کەشوفشی بەشێک لە خێزانە کوردیەکانی ئێستا ئەوەیە کە مناڵەکانیان بە کوردی نازانن قسە بکەن کە مناڵەکانیان کەسایەتە کوردیەکان و ڕابەرە کوردیەکان نازانن ناناسن بەڕاستی هیوادارم ینی ئەم گۆمە بە جددی پشڵەقێنین و ئێمە وەکو دەروون و دیاردە پلانمانە کە زنجیرێ بەرنامەی کەوتوری لەسەرم بابەت دەروون من وەکو ئاگادارشم زۆر هەیە عائیلە مناڵی دەرهێنەوە تۆ لێ لەسەر بشتانە یاڵێ من مناڵەکەم دووە فێری علم و معریفەت بێ بەڵام فێری شتی تریەکەن ئەنی ڕێکەوە هەم ئەم قسەیەکەن حاکم بە بۆچوونی جەنابەت چۆنی ئەم دیاردەیە چارەسەرە بێت باسی دیوە پەروەردەکەمان کرد لە پەروەردەوە بەڵام بۆ ئەرزی حاڵ و ئەم بابەتی کە ئێستا هەیە
ینی بە پێم هەویری کە ئێستا هەیە بەپی ئەو چی لە خۆجی لە ناگەڕێنرێتەوە قوتابخانە و دیسانەوە فێرکرێتەوە کە بڵێن ئەمە فڵان کەسەوە مە فیسار کەسە و ڕێز لەمە بگرە و ڕێز لەوە بگرە چۆنی دەست پێ بکەین بە بۆچوونی جەنابێت ئێمە قسە لەسەر توانا و بەهراکەن کە ڕێزی لێ ناگیرێت جا ئەوەی کە ئێستا هەیە ئەبێ ڕێزی لێ بگیرێت ئەوە حکوومەت بەرپرسە لەلایەک و ئەو وەسەتەش کە خۆی ئیشی تیاکات مەسەر نۆسەتی هونەرمەندان پێویستە احترامی هونەرمەندەکان خۆیان لە بینی خۆیان ئەوەی کە بە توانای ڕێزی لێ بگرن نەک پاشقلی لێ بگرن توانەکان هەر توانایەک لە وڵاتە هەر هەمووی بە ڕێزە هەر هەمووی بە نرخە هەر هەمووی بە قەدرە هەر هەمووی پێویستە یعنی تۆ بچۆرە ناو میهنەکانەوە هەر میهنەکانی تری ناوبازاری خۆمان هەر میهنەیەکی کە سەیر دەکەیت کە کواڵەتیەکەی بەرز بێت یعنی ئەو میهنەیە پێویستە احترامی بگیرێ و ئەو کەسە ئەو لەو مەجالا ئیشەکات ئێمە باس لە وەستایەکی پێشوەکەین لە سلێمانی کە هاتوون کۆمەڵی وەستا هەبوون بینایان دروست کردووە ئەو بینا ئەو وەستایانە ئەبێت ڕێزیان لێ بگیرێت ئەوە کابراایکی قانونیە بۆ نمونە مامۆسایەکی سەرەتاییە مامۆسایەکی بابەتێکی طبیبێکە یعنی ئەم لایەنانە وەکو هونەر وەکو بەهرا وەکو تواناست وەکو سەناعەت وەکو هەر شتێکی تر ئەمە لە پێشە ئەبێ ڕێزی لێ بگیرێت وەکو ئەو قیمەتە وەکو ئەو قیمە بەهرەیە لەلایەکی تر ئێمە عقدەی نەقسمان نابێ هەبێت ئێمە خۆمان عقدەی نەقسمان هەیە ڕێز لە بەهرەکانی خۆمان ناگرین و لەگەڵی شیاب ینی بۆ یاڵێم شتی ئەمە پێویستە دیراسی دەرونیش بکرێت بۆچی ئێمە حەز ناکەین خەڵکی کە لەگەڵمانایەت خۆی ئەگەر ملەتێک بەدەستە جەمعی نەیە ئیش بکات وە قیادەی جەماعی نەبێت قیادەی کارکردنی جەماعی و ئیمانیان بە یەکتر نەبێت بۆ ئیشکردن پێکەوە بەدەستە جەمعی سەر ناکەون هەمووی ئەوێت پاشقل لەوی کە بگرێ بیخات لە ئەوانەی کە لە بەتایبەتی لە مەجای هونەر و توانا و زانست و طبیبە حاکمە وەزیرە هەر شتێکی ترە سیاسیەکانن ئەم لایەنە ئێمە میلەتانی پێشکەوت و ئەوانەی کە تایە کەم بەهرەن و فاشلن دەستیانەگرن بۆ ئەوەی سەر بکەون بەجارێ بە دوو جار بەدە جار ئەگەر ملاحەزە بکەی کۆمەڵێک لەو نمونە هەیەە کە ئێستا کۆمەڵی پێشکەوت و بەو جۆرەیە فاشیلەکانیان تەدریب پێەکەن سەریانەخەن لای ئێمە سەرکەوتوەکانمان هەوڵە دەین بیان خین ئەمە بابەتێکە کە ئێمە قسە لەسەر بەهراکەین کەواتە ئەوەی ئەمڕۆ هەیە ئیمتیدادی ڕابردوویشە لە ڕابردوویشە هەر بەو جۆرە بووە ئێستاش ناتوانین احترامی ڕابردوو بگرین وا ئەزانین ئەگەر وتمان فلان شاعیر وە یا فلان طبیب یا فلان حاکم باش بووە و بەتوانە بووە لە قەدری من کەمەکاتەوە نا لە قەدری تۆ کەم ناکاتەوە بەعکسەوە ئەوەمان پێڵێ ملەتی ئێمە دەوڵەمەندە لە بەهرەیە ملەتی ئێمە یەک کەس و دوو کەس نییە یا فلان سیاسی پێویستە سیاسیەکانیش ئەوەنە شەڕ لەگەڵ یەکان نەکەن ئەو بشکێنێ و ئەو بشکێنێت بە شێوەیەکی مۆزوعیانە بۆیە ئەم بابەتە دەبێت بە شێوەیەکی بابەتیانە تەعاملی لەگەڵا بکرێت کە بەهرە و توانا و قەدری ئەوانەی کەوا بەهرە و توانایان هەیە بیزانین ئەوانەی لە ڕابردوو بوو نێڵین بمرن بە زیندوو ناوەکانیان ڕابگرین ئەکید هەموو ئەوانە توانای خۆیان هەبووەوە ماندوو بوون لەگەڵ ئەو بەهرە و هیچ کەسێک نییە بتوانێت بەهرەیەک پێشکەش بکات جەنابەت ئێستا پێشکەشکارێکی سەرکەوتوویت ئەوە بەگاڵتە نەهاتووە بەهرەمەندیەکی تێدا هەیە خۆت لە طبیعەتا و اینجا هەوڵیشت داوە پێش بکەوی ئەکەی دەبێت مؤسسەیەکی شەبێت تۆ بەرەو پێشەوە بێت ئێمە پێویستمان بەوە هەیە دەستگا هەبێت دەستگایەکی گرنگ کە ڕوئایەکی نیشتیمان پەروەرانەی وەتەنیانەی بەهرە پارێزانە بەهرە نەپارێزین حیزبی دوور لە بیری دوور لە بیری حیزبایەتی بەڵام ئەم دەوەرە ئەم بیرە دەربێنە ئێستا پێی بڵێ کاکە ئێستا بەزێکێک هونەرمەندێک لە پێش جارە بیر لەوە کاتەوەڵێ بەسەر بەکەم حیزبە لە وەزیفەیەکانی دای مزرێنیت لە وەزیفەکە پرسێ بزانێ ئەمە ڕێکاکە مەسەر بەکەم حیزب ڕاستار ئیش لە کەفاعت ناکات بەداخەوە ینی هەمیشە مامۆسا حەمەڕەشی ینی مامۆسانۆر هەمیشە ئێمە کە بەرنامەکەین ینی نیەتی ئەوڵی بەرنامەکەمانەوەیە کە شان نەین بێنی باسی حیزب نەکەین بەڵام بەداخەوە حیزبی سیاسی و ناپرۆفشناڵی حیزبی سیاسی لە کوردستان وای کردو باسی هەش دیاردێکەکەین ئەبێ شانێکمان هەربەریکە ینی یەک بەشێکی زۆر لەو ڕابەرانی کە ئێمە باسیەکەین ینی کوشتەی دەسی ئەفکاری حیزبی بوون بەڕاستی لە بەرەی حیزبێک بوون حیزبەکەی تر ئەوەندە وێنەی ناشتینی ئەم کارکتەری دروست کردووەی تر
ناچار بۆ بەڵێ بەڵێ ینی ناچار بوو یان خۆزگا خاوەنی فەلسەفەش بوون هەموو فەلسەفەکەیان سڕینەوەی بەرامبەرە هەر هەمویان بۆ سڕینەوەی بەرامبەر ئەمە چییە بێ میلەتەکە داکەوێت بۆ خوارەوە تووشی چۆرەوەی و هزار بەس بۆ ڕزمە بێ تووشی شەڕی براکوژێ بێ مناڵی قوڕ بەسەر بۆ مامۆسا ئەوە کوێرەوەری نییە کاتێکەوە ڤیددیوەک دروستەکەی کاتێکەوە چاوپێکەوتن دروستەکەی ئەبینی خەڵک شێ مەحموو ناناسێ ئەبینی خەڵک نالی و مەحوی سالم ناناسێ ئەبینی خەڵک سێ علی ئەزغەری ناناسێ ئەبینی خەڵک ڕەفیق حلمی ناناسێ ئەبینی خەڵک بەدرخان ناناسێ بەڕاستی ینی بۆ کوێرەوەری نییە بەڕاستی مامۆسا چی بکەین ئەگەر بۆم بکەی بە دوا قسە من ڕوو لە ئینسانە دڵسۆزە نەتەوەیەکانی دەسەڵاتەکەم هەنگاو بنێن بەسەر هەرچی لاشە بۆ گەنی نەو کۆمەلگا هەیە پەروەردەیەکی جوان بێننەوە پێشەوە ئینسانی دڵسۆز دیارە چێە چێ دڵسۆزە و چێ دڵسۆز دیە من ئێستا لە ژیانمە کە خوێنومە ئەزانم چەند مامۆسا دڵسۆز بووە ئازانم چیان کردووە بۆ ئەم میلەتە چۆن خەڵکیان گۆش کردووە هەر هەمویان ئەژمێرم بەڵام ئێستا ئەمڕۆ ئەبینیکەوە کارێکی وایان کردووە هەمی مامۆسا موچەکەیەتی هەمی مامۆسا ئەوەیەکەوە ئەو تەلەبەیە هان ناتێگەیشی فێری ئاژاوی بکە فێری هەموو شتێکی ناشرینی بکە لە پێناوی ئەوەکەوە ئاژاوەیە بنێتەوە تێگەیشە و ئیسیفادەی لێ بکە سڕینەوەی ئەوی تر حیزبیە مەسەلەکە ئەو بە دڵسۆزیە زارێ بە ئەرشی سەرچانی خۆی زارێەوە بکە هەر ڕۆژە لە ڕۆژان ئەو ئەرکە بوو بە ئەرکێکی نەتەوەی ئەو کاتە میلەتەکەش مێژووی خۆی ئەناسێ ڕێزیەگرێ وەکو چۆن ئەڵێم من دەسی ڕەفیق چالاکە ماچ کرد ئەویش دەسی پێش خۆی باچەکات و ڕێزی هەیە بووی دەسەکانە خۆش بێ نەک بە جیلی کۆن و جیلی تازە و نازانم ئەم قسە ڕەنگا و ڕەنگانە باسیکەن دەسەکانە خۆش بێ و لوتفنوان مامۆستا دوا قسەم بۆ بکە والله نسك قرآني جوان هي أفرمي إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم أبين نيتها بيبو إما دسي دريكي كار ما تينكاد بويكا سلمان لبشويني خو من نيت من هبي ملتا كمان بين برو بيشو لهمو بواركانا رز الرابردو من بكين بويكا دا هاتو من بتوين بزاين شون أمجي لتازة توين پروردكين بيين نكايو أجر أونية تمان لدلانه بي بخوا کارێکی ئاسانیە زۆر زەحمەتە بە تایبەتی میلەتی کوردیش چوار دەورە دراوە بە دوژمنانی بە ناحەزانی ئەم دنیا ئەم شتانی کەوا لە ناو ئێمە ڕوئە پلانی ئەو وڵاتانە دەبێتەوە ئەم میلەتە بەرەو هەڵدێر بێت بەڵام ئێمە ئایا تا چ ڕادێک ئەتوانین بەرهەڵەسی لەو بۆچوونانە بکەیتەوە کاریگەری هەیە لەسەر ئێمە لە کەلتورە ئەڵێ لە سەقافەت ئەڵێ لە ژیانی سەردەمە ئەڵێ نەبین بە لاسایکەرەوەی ئەوان چکە کە وەکو دوو جاریش باسم کردووە ئەگەر ئێمە وازە کەلتوری خۆمان بێنین بی بەلاسایی کەرەوەی میلەتانی جیهان پاشتی ساڵ لەناو ئەوە ناتوێن و بمانەوێ نەمانەوێت ئێکە توانوێت کوا کەلتوری ئێمە وانە پێتەڵی کوا کەلتوری هەیە تا میلەت بی لەبەرەوە ئێمە بێت داکۆ بکەین ئەم بابەتە بە کورتی پێم بڵێ ئەم بابەتە ئەو مەترسی هەیە کە لە ناو میلەتانی ترا بتوینەوە کە کارکتەری خۆمان ناناسە من باوادی بینم زۆر بەباشی لە ناو هونەرە ئەیبینم یعنی وەتانێ مۆسیقای تورکی لایەکەوە زاڵە بەسەرمانە بە هەموو نوعێ موسیقای تورکی فارسی زاڵە بەسەرمانە لە تەرەفێکەوە هی عەربی لە تەنیش ڕسمەکەی سەی عەلی ئەزغەریەوە گەر ڕسمی هونەرمەندێکی تورک بووایە ڕسمی هونەرمەندێکی فارس بووایە بە دڵنیایی و ئەناسە لەجاتی ئەو ڕسمانەکەەوە لێرە پیشانە ڕسمی هونەرمەندی تورک و فارس و عەرەب وایە یەکسەریان زانی دڵنیام لەوە من دەسەکانی خۆش دوا قسەم بکە حال بڵێ وڵای بێ ئێمە عادل بین و بە ویژدانیش بین لە مامەڵەکردن لەگەڵ ڕابردوو ئەوانەی خاوەنی بەهرە و توانا بوون بە زیندوی ڕیان بگرین و ڕێزیان بگرین ڕێز لە توانەکانت بگرین و بیاڵین ئەو تواناوانەی ئەو لێ هاتوو بەهرانەی ئەوان لەگەڵ ئیسیسمار بکەین لەگەڵ ئەمڕۆ لەیەکی بدەین ئەمە لەلایەک لەلایەکیش ئەوەی کە ئێستا خاوەنی بەهرەیە دەبێت لەگەڵ ئەوانیشە هەر بە شێوەیەکی بابەتیانە پێش بخرێن نەک ڕێگەیان لێ بگیرێت لە پێشکەوتن ڕاستیە بەهرەی ئێمە بە تاقی تەنها ڕاستە ئێمە میلەتێکین و بەهرەی خۆمانمان هەیە
من دژی ئەوە نیم کە کەڵک لە بەهرەی دەرەوە ژوەربگیرێت بەهرەی ئینسانی توانای ئینسانی و تاقی ئینسانی تاقەیەکی مشتەرەکە بۆ هەموو بەشەریەتە ئێمە ئەمە ڕێزی لێگرین ناکرێت بڵین بە دڵنیاییەوە ینی ئەوان ناسن ئەمە ڕێزی ڕێزگرتن لە بەهرەی ئینسانی لە هەموویە پێویستە تێکەڵی بکەین بە تواناکانی خۆمان بەڵام نابێ ملی بەهرەمەند و بە توانەکانی خۆمان بشکێنین کە ئەمەش ئەرکی حکوومەتە ئێستا لەم زەمانەوە ئەرکی تربیەیەوە ئەرکی کۆمەڵەوە ئەرکی خێزانە کەلتورمان کەلتورە جوانەکانمان ڕێز لێ بگرین بیپارێزین و نەوەی نوێش ئێستا کە هەیە تەژیعیان کەین ئەوانیش بە عقدەی نەقص پەروەردە نەبن هەست بە کەرامەتی خۆیان هەست بە ئازادی خۆیان هەست بە سەرکەوتنی خۆیان بکەن و ئیشەڵا میلەتەکەش بەوە ئەچێتە پێشەوە لە ناو میلەتانی دەسەکانی خۆش بێت لە کۆتاییە ئەو ڤیددیۆی کە بینیمان من پێشکەش یەکەم بە هەر کوردێکی دڵسۆس بە هەر خێزانێکی دڵسۆس و دواتر بۆ وەزارەتە پەیوەندیدارەکان بەو دیاردەوە کە وای کردووە کە سەیرەکەی وەکو مامۆسا فەرمووی یعنی لە نێوان کۆمەڵی ڕسمی دەڕابەری گەورەی مێژووی کووردە کەم ینی کەسیان نەیانزانی بەڕاستی یەک کەس نەیزانی ڕەنگە نسبێتێکی کەم خەڵک ئەم خەڵکانە بناسێ بەڵام دەردی مامۆساوت ئەگەر ئەو وێنانە وێنەی هونەرمەندانی تورک و فارس و چی بوونا لەگەر ڕێزمانە بۆیان دەردی کاک حاکم وتی ئێمە نامانێ ئەوانیش پشکێنین خوا نەخواستە بەڵام ناکرێت لەسەر ئەساسی سڕینەوەی کارکتەر و ڕابەرە گەورەکانی خۆمان ڕابەری بیانی بێنینە ناو کللتورەکەمانەوە لە بەرەوەی ڕۆژە لە ڕۆژان ئەتوێنەوە تیان ناو شتێک نامێنێ بە ناوی ڕابەری کورد و کارکتەری گرنگی کورد و کللتوری کوردی هیوادارم شتێکمان کرد بێ و هیوادارم ئەم دیاردێش بەکەم سیر نەکرێ و هیوادارم هەنگاوێکی بچووک بێ بۆ دەستپێکردن بۆ ناساندنی ڕابەرە گەورەکانی کورد دوو لە ئایدەیە حیزبی و سیاسی هیوادارم شتێکمان کرد بێ تەواوەتی وێران نەبووی با ئەو ڕسمانە نەگەڵ ڕسمانە هەموو کللتور و هەموو مێژووی کورد بخرێتە ناو تەکنەلۆجیاوە تۆ لە گوگڵە بە هەرچی زمانێک هەرچی شتێک لێ ئەی 50 مەزدەر و سەرچاوە داهاتێ بەڵام بۆ شعرێکی کوردی دەستی پیانەی سەیرەکان نییە ئەمە گەورەترین مەساتە با دەسەڵات کارێکی وا بکە چەند ئینسانێکی بەتوانە بخاتە سەر ئەو شوێنە ئەو سەرچاوانە بۆ ئەوەی کەوا کللتوری کوردی مێژووی کورد تێکەڵاوی ئەو تەکنەلۆجیایە بکە بۆ ئەوەی کە هەر ڕۆژە لە ڕۆژان کەسێک ویستی ڕیسێرچێ بکە با بیدۆزێتەوە دەسەکانە خۆش بێ و هیوادارم شتێکمان کرد بێ و کاتێکی خۆش.